گۆڕانکاری گەورە خەریکە لە تورکیا بۆ کورد ڕوو دەدات. ئەو یاسایە چییە کە ئەگەری هەیە ئۆجەلان بەهۆیەوە ئازاد بکرێت؟ دوێنێ سەرۆکی گشتی مەهەپا دەوڵەت باخچەلی داوای لە عەبدوڵڵا ئۆجەلان کرد ئەگەر گۆشەگیریەکەی سەری هەڵبگرێت و بێت لە کۆبوونەوەی فراکسیۆنی دەم پارتی لە پەرلەمانی تورکیا کۆتایی بە تیرۆر بێنێت و پەکەکە هەڵبوەشێنێتەوە. داواشی کرد لەو کاتە یاساکان بە جۆرێک ڕێک بخرێنەوە ئۆجەلان بتوانێت داوای مافی هیوا بکات و ئەوانیش ئامادەن بۆ ئەمە. ئەم گوتانەی باخچەلی لە کاتێکدایە 25 ساڵ تێپەڕ بووە بەسەر زیندانیکردنی عەبدوڵڵا ئۆجەلان. دادگای مافی مرۆڤی ئەوروپا دوای تەواوبوونی ئەو ماوەی زیندان بۆ هەر کەسێک مافی هیوا بۆ ئەو زیندانیەی هەتایی قورسکراو سزا دراون بۆ ئەوەی بە شێوەی مەرزدار ئازاد بکرێت. دوای دەرچوونی ئەم بڕیارە لەلایەن دادگای مافی مرۆڤی ئەوروپاوە مافی هیوا بەپێی یاسا لە تورکیا ڕێکخرا. لەو یاسایەدا بەڕەچاوکردنی هەڵسوکەوتی ئەو حکومدراوانەی بە سزای زیندانی هەتایان یان سزای زیندانی هەتایی قورسکراو زیندانی کراون ڕێگە بە حکومدراو دەدا دوای تێپەڕبوونی ماوەیەکی دیاریکراو لە زیندان داوا بکات بە مەرج ئازاد بکرێت. بەڵام سوودمەندبوون لەو مافە لە تورکیا هەموو حکومدراوێک ناگرێتەوە و کۆمەڵێک مەرجی خۆی هەیە. تا ئێستا دیار نییە ئەو یاسایە بۆ ئۆجەلانیش جێبەجێ دەکرێت یاخود نا. چاودێرانی سیاسی جەخت لەوە دەکەنەوە تورکیا زۆر لەوە دەترسێت دووبارە نەخشەی ناوچەکە بکێشرێتەوە و ئەزموونی باشوور و ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دووبارە ببێتەوە دواتر پەل بەهاوێت بۆ باکووری کوردستان. ئەمەی ژوای کردووە ئاک پارتی حکومڕانی تورکیا و مەهەپەی هاوپەیمانی بیر لە کۆتایی هێنان بەو سیاسەتە سەرکوتکاریە بکەنەوە کە لە دوای کۆتایی هاتنی پرۆسەی ئاشتیەوە لە بەرامبەر کورد گرتوویانەتە بەر.